باشا نفرميت إن الذين يرمون المحصنات الغافلات المؤمنات لعنوا في الدنيا والآخرة ولهم عذاب عظيم. هر كسيك يرمون المحصنات الغافلات المؤمنات لعنوا في الدنيا والآخرة. أو كساني كتومت بو ئافرەتە پاک و داوێن پاکەکانەکەن کە هیچ شتێکیان نەکردووە، هیچ غەڵەتیشیان نەکردووە، بەڵام تۆمەتیان بۆ دروست دەکەن و برەو بە تۆمەتەکان دەدەن. لعنوا في الدنيا والآخرة. الله سبحانه وتعالى فەرمێ لعنەتیان لێ کراوە، نەفرەتیان لێ کراوە لە دنیا و لە دوا ڕۆژدا. ولهم عذاب عظيم يوم تشهد عليهم ألسنتهم وأيديهم وأرجلهم بما كانوا يعملون. دەستیان، قاچیان، زوبانیان ڕۆژێک دێتە پێش شاهیدی لەسەر خۆیان دەدات. تۆ تۆمەتێکت دروست کردووە بۆ شەخسە کە هیچی تیان نییە، بەس ئەڵڵا خۆی ئەزانێت تۆ چی خراپت هەیە، چی شتی نابەجێت هەیە کە بە زمان وتوتە، کە بە قاچ بۆی چوویت، کە بەدەست ئەنجامت داوە، کەس نایزانێت خۆت ڕەنگە خۆت بیریشە چوو بێتەوە زۆر جار. الله سبحانه وتعالى ئاگەی لەبەر خاتری ئەوەی شتێک بۆ خەڵکێک دروست دەکەی کە تیای نییە، ئێستا فەضحە بیت، شوێنی فەزحبوونە، دەمت، دەستت، قاچت شاهیدی لەسەر خۆ دێنەوەنێ. تۆ دەو ئافرەتە بەرەڵایە، ئەو پیاوە ئاوهایە، بەبێ ئەوی بەینەیەکە دەبێت، بەوەی چوار شاهیدت هەبێت، بەبێ ئەوی تەحقیقێکە کردبێت، دەتۆ بە سەیریشی خۆت بکە. ئەها چۆنیت؟ لەبەر ئەوە زوبان، دەست، قاچ شاهیدی لەسەر دەداتوانێ. لەبەر برایان عێرف وناموسی مسلمان ناموسی ئیماندار کەم نییە. بۆیە من دەباسیەکەم و چکە معنی هیچ کەمتر نین لە مەسائلێک کە ئێمە پێڵێن مەسائلی اعتقادی و تەوحید، چکە ئەخلاقیات و سلوکە بێ ئەو مجتەمەعە ئاوا ڕابژیرێ. هەموو کەسێک عێرضی نەکەوێتە بەر ڕەشەبای قسە پێوتن و سوکردن و ناشرینکردن. بۆیە الله سبحانه وتعالى فەرمێ ئەوانەی کاویان کردن لعنوا في الدنيا والآخرة، نافەرمێ بەس لە ئاخرەتیشدا، لە دونیاشدا نەفرەتیان لێ کراوە، بێبەشن لە ڕەحمی الله سبحانه وتعالى. لەبەرەوە بینی کەمێک لەوانەی کە لەو جۆرە ئەکەن دەرگای هیدایەتیان بۆ بکرێتەوە گەڕێنەوە، کەمێکن، چکە دوور کەوتوونەتەوە لەو ڕەحمە، لعنەتیان لێ کراوە، نەفرەتیان لێ کراوە.